سیمای پیاوێک لە میسک بایەک هات لە فیردەوس و یەک یەک سەنگەرەکانی پشکنی بایەک هات لە فیردەوس و ناوی براکانمی ئەزبەر کرد سەنگەرەکان بۆن خۆش براکانم خۆشنود بەڕاست ئەو بایە میوانی چێە بایەک هات لە فیردەوس و خۆڵەمێشی ئاگردانەکەی ماڵی ئەبوو بەکری سدیقی کردبووە مشتیەوە و بەڕووی سەرکردەکانە ئەیپژاند و لەسەر ئیقاعی ئەینقوس الدین و ئەنە حەیدا ئەباری بەسەریانە تۆزی سەر و ڕیشی عومەری کوڕی خەتابی ئەکردە جابەکانمانەوە و زەمزەمەکانی پڕ ئەکردین لە عارەقە بۆن خۆشەکەی عەلی بەڕەنجی سووری مەزلومیەتی عوسمان تابلۆیەکی ئەنەخشان تابلۆیەک کە کۆترێک هێلکەکانی لەلای مارێک بەجێ دێڵێ و لەگەڵ هیوادا سەفەر دەکا و چاوەڕێی دڵنەوایی غروبێکی ڕۆمانسیە کە خۆر ئاوا ئەبێ ئاسمان وەک شمشێری جەلادەکانی شارەکەم سوور هەڵەگەڕێ لە هەر چوار دەوری شارەکەم دەسەڵاتێکی ڕموزن قەنارە هەڵەواسێ کە شەو دادێ ئەو بایە بەما بێنی قەنارەکاندا دزە ئەکا و لە دەرگای ماڵە شەهیدەکانەدا و بە شوێن ناوێک داوێڵە بە کەسمان ناڵێ و بەتیلەی چاو بۆمان دەڕوانێ کە تۆ ڕۆشتی لەگەڵ غروبێک ئەمانەتەکە هەروە بێنازە بێ و کەسیش نازانێ ئەو بایە لە کوێ میوانە بێ کە لێشی دەپرسین بەڕاست بۆ کوێ ئەچیت ڕۆژی 100 جار بەبەر دەرچی ماڵەکاندا ڕادەبووری و سڵاوێکیش ناکەی چاوم لێیە لەبەر پەنجەرەی شەهیدەکان تێر تێر ئەوەستی و گوێ بۆ گریان و هەنسکی قیرائی شەوانی ئەگری چاوەڕێی دەرگات لێ بکاتەوە و لە ئامێزی گری ئەو فەزایەکی لە هەنیسکی محیبەت و دوایین لیقا خوڵقاندووە و بۆ تاریکی گۆڕیچە و قەبرەگری کاگاتە ئایەتی وئیما تەخافەنە من قەوم خیانە ئەتەوێ دەرگا و پەنجەرەکە لە بن هەڵکەنی و ئەتەوێ بە ئاوازێکی حەزین لەگەڵ یا بگری بڵێ تۆ بە حوکمی ئەو ئایەتە کەچی هەردووکتان لەبەر هەنیسک هیچتان زیاتر بۆ ناوترێ ئەو کە سەلام ئەداتەوە لەسەر شوشە تەمگرتوەکەی تەمەن ئەنووسێ جیهاد تۆش بە خەتێکی بۆن خۆش لە ژێریا ئەنووسی شەهیدی ئەو بەدەم دوعاکردنەوە چاوەڕێی میوانێکی نادیارە کە لە مردن ئەچێ و ئەو نایبینێ نازانێ ئاخر نازانێ کە لە فیردەوسەوە تایبەت بۆ لای ئەو هاتووی بایەک لە فیردەوسەوە هاتووە و لە دەروازەی شار بەنیازن بیدزن لە قەنارەی دەن و بیکوژن کەچی خۆی دەرباز ئەکا و دێت و دەچێ هەر دەپرسێ ئەو هاتووە ئەدرێسی ماڵێکی پێ لە تەقوا ماڵێک لە جوانی ماڵێک لە هیوا بە دوای پیاوێکدا ئەگەڕێ ناوی لە ژیان و وەفا و مناجاتە چێ و ناوی لە پارسا ئەچێ و ئەویش نییە پیاوێک قیافەی لە نور ئەچێ و هەموو هەینیەک دڵەکان ئاوڕشێنەکە دەرگا بە دەرگای شارەگەڕێ و ماڵ بە ماڵی شەهیدەکان بەسەرەکاتەوە و تا دوجار لەما بێن شمشێری غەدر و دڵۆپە خوێنی مەزلومیەتدا پیاوێک ئەدۆزێتەوە سیمای لە میسک ئەچێ و بە شمشێری غەدر نەبێ ئەبەد سەفەر ناکا و شار جێناهێڵێ تاوانی کوشتنی بەناحەق چەندە و کوشتنی بەناحەق چۆنە و چێنەوانەی کە دەبنە قاتل خوای پەروەردگار دەفەرمێ جەل جەلاله ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما